زۆنگاوی جبایش نیشتیمانی بەلەمەڕەسەنەکانی عێراق لە ژێرمەترسی وشکبووندایە. ڕووبەری بیابانی لە سیستەمی ژینگەی عێراق بە سروشتی هەیە، بەڵام زیادبوونی ڕووبەری خاکی بیابان بەهۆی گۆڕانی کەشوهەوا مەترسی لەسەر ژیانی ئەم وشترانەش دروست کردووە. ژینگەی وشتر بیابانەکانە دەتوانن بۆ زۆرترین ماوە بەرگەی کەم ئاوی بگرن. کاتێک پلەی گەرمی دەگاتە 40 پلەی سیلیزی لە نێوان 6 تاوەکو 10 ڕۆژ پێویستیان بە ئاو خواردنەوەیە، بەڵام ئێستا پلەکانی گەرما لە عێراق دەگەنە 50 پلەی سیلیزی و سەرچاوەکانی ئاویش لە کەمبوونەوەدان. بۆیە وشتروانەکان زۆر بە زەحمەت دەتوانن ئاو بۆ وشترەکانیان دابین بکەن. لە خواروی عێراق و لە سنووری بیابانەکانی نێوان بەسڕە و ناسریەدا هاتووم بۆ ئەوەی بزانم ئەو خۆڵبارینەی لە سنووری بیابانەکانی عێراقەوە ڕوودەدات چۆن کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان. بەسڕە لە دیارترین شارەکانی عێراقە کە کاریگەر بووە بە گۆڕانەکانی کەش و هەوا. ئەو شارەی بە کشتوکاڵ بەناوبانگ بوو، زۆرترین و باشترین جۆری خوڕمای تێدا بەرهەم دەهێنرا، ئێستا لە ژێرمەترسی بە بیابان بووندایە. ئەوەش بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و دابەزین و سوێربوونی ئاوی شەتڵ عەرەب. بەنزیکەی 30 ساڵ بەر لە ئێستا نزیکەی 30 ملیۆن تۆن خوڕما لە ساڵێکدا بەرهەم دەهێنرا لە عێراق، بەڵام ئێستا کەمتر لە 9 ملیۆن تۆن بەرهەم دەهێنرێت. بەرزبوونەوەی ژمارەی خۆڵبارینەکان سەلمێنەری گۆڕانە خێراکانی کەشوهەوان لە عێراق. سڵاوت لێبێت. سڵاو لە تۆش بەخێر بیت. چۆنە لێرە دانیشتویت؟ ڕاستێکی ماسی ڕاو دەکەم. پێشتر خۆڵبارینی لەم جۆرە دیوە؟ نا، ئەمە یەکەم ساڵە بەم چڕیە ڕوودەدات. واتە ئەمە یەکەم جارە؟ ئەمە یەکەم جارە. پێشتر خۆڵبارین هەبوو، بەڵام بەم چڕیە نەبووە. نازانم من چۆن باسی بکەم. واتە ئەم ئاستی لێلیە ئەمە یەکەمین جارە لە بەسڕا ڕوودەدات. بەڵێ، یەکەم جارە بەم شێوەیە. ئەمە بە حاڵەتێکی دەگمەن دادەندرێت. پێشتر نەماندیوە. ئەوەنەی ژیانم لێرە بەسەر بردووە، ڕەشەبای لەم جۆرەم نەبینیوە. خۆڵبارین بە تەنیا مەترسی نەبوو بۆ سەرتەندروستی مرۆڤەکان، بەڵکو لە ڕووی ئابووریشەوە کاریگەری خستە بووە سەرچاوی بژێوی هاونیشتیمانیان. ئێرە بەندەری فاوە لە باشووری ڕۆژهەڵاتی شاری بەسڕا. سەرەکیترین سەرچاوی داهات لەو شارە ماسیگرتنە، بەڵام ماسیگرەکان باسییان لەوە دەکرد ئەو ڕۆژانەی خۆڵبارینە سەختترین ڕۆژەکانی ژیانی ئەوانە. لە کاتی گفتوگۆکردن لەگەڵ تیمێکی زانکۆی بەسڕا، کۆلیژی کشتوکاڵ کە خەریکی ئەنجامدانی توێژینەوەیەکی زانستی بوون لەسەر کاریگەری گۆڕانی کەشوهەوا لەسەر سامانی ماسی، تیمەکە لەلایەن دکتۆر ئەسیرەوە سەرپەرشتی دەکرا. بۆ من گرنگ بوو بزانم خۆڵبارین چ جۆرە کاریگەریەکی دەبێت لەسەر سامانی ماسی. دیارە هیچ لێکۆڵینەوەیەکی نێوخۆیمان لە عێراقدا نییە
کە تایبەت بێ بە کاریگەریەکانی خۆڵبارین لەسەر ژینگەی دەریایی. ئەو جۆرە لێکۆڵینەوەیە لە وڵاتانی کەنداو هەیە. لێکۆڵەرەوەکان ئەوەیان بۆ دەرکەوتووە کە کاریگەریەکانی ئەرێنیە، ئەوەش بەهۆی کەڵەکەبوونی خۆڵ لەسەر ڕووی دەریا و ئەم خۆڵەش وەکو پەین وایە، واتە پەینێکی ئەندامی بۆ قەوزەکانی دەریا. ئەم قەوزانە واتە ئەلجی وردە زیندەوەرەکان بە بنکەی هەرەمی خۆراک دادەنرێ. بنکەی هەرەمی خۆراک واتە زنجیرەی خۆراک، وەکو دەشزانین ئەگەر بنکەکە دەوڵەمەند بوو هەموو زنجیرەکانی دیکەی خۆراک گەشە دەکەن. قەوزەش کە گەشەی کرد بە دڵنیاییەوە ئەو ماسیانی لەسەری دەژین یان ڕۆبیانەکان کە لەسەر ئەم قەوزانە دەژین زیاد دەکەن و دەبوژێنەوە. بەم جۆرە ئاستەکانی دیکە واتە ئەو ماسیانەی لەسەر خواردنی ڕۆبیان دەژین، ئەو ماسیانەی لەسەر قەوزە دەژین ئەوانشی زیاد دەکەن و ئاستەکانی دیکەش لە گیاخۆر و گۆشخۆر و ماسیخۆر و مۆریس کۆڤەرسەن و تەنانەت باڵندەکانیش. بیابان لە عێراقدا ڕوبەرەکەی دەکاتە 2/5 ڕوبەری گشتی عێراق و بە 168,000 کیلۆمەتر دووجا مەزەندە دەکرێت. دەکەوێتە بەشی باشوور و ڕۆژئاوای خاکی عێراق. هەبوونی ئەم ڕوبەرە بیابانیە هۆکارە بۆ ئەوەی بکەوێتە ژێر مەترسیەکانی گەردەلوولە لماوی و خۆڵاویەکان بە جۆرێک لە ئەگەری هەبوونی بە پێی بڕ و ئاراستەکەی لەگەڵ سروشتی وشکی ناوچەکە و بەرزی و نزمی ناوچەکە جۆری خۆڵبارینەکانیش دەگۆڕێت. بەڵام هەندێک فاکتەر دەبنە هۆی بەرزبوونەوەی ژمارەی ئەو خۆڵبارینانە و بەردەوامیان لەوانە نەپاراستنی سنوورە بیابانیەکان و هەبوونی جوڵەی سەربازی تێیدا، کەمبوونەوەی ئاستی دابارینەکان بە پێی وەرزەکانی ساڵ، بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو لە ناوچوونی ڕوبەرە کشتتوکاڵی و دارستانەکان. هەرچەندە هەبوونی بیابان سروشتی بێت و شکبوونی زۆنگاوەکان هۆکارە لە زیادبوونی ڕوبەری بیابانی. ئێرە نیشتیمانی بەلە مەڕەسەنەکانە لە عێراق. زۆنگاوەکان بەشێکی گرنگن لە سیستەمی ژینگەی عێراق، بە جۆرێک هۆکارن لە کەمکردنەوەی ڕاماڵینی خاک، جێگیرکردنی کەنار دەریا و پاراستنی چەندین جۆری زیندەوەر و باڵندە. ئێمە 500 ساڵ دەبێت هاتوونەتە ئێرە. لەم زۆنگاوەی و ڕاو و بژێویمان لێرەیە. ئێمە کۆچەرین، پێشتر لێرە خەڵک بەڕاو دەژیان، جگە لە ڕاو هیچ نەبوو. هەروەها ئەم قامی شوزەلەیش ئێستا لەم ساڵانەدا کەمی کرد. کەمی کردووە؟ کەمی کرد. کەمکردنەکە چییە؟ داهات نەما، ئەوەیشی نەڕۆیشت، ئاژەڵەکانی زیانیان بەرکەوت بەهۆی نەمانی ئالیکەوە کە گران بووە. هەموو شتێک گران بووە. ئێستا 1 تۆن ئارد بە 600 و 700 هەزارە.
جەبایشە لە پارێزگای زیقار ئەوەی دەیبینم دیمەنی وشک بوونە چەند ئەو وشک بوونە زیاد بکات ڕێژەی بە بیابان بوون زیاد دەکات لەگەڵ زیادبوونی ڕێژەی بە بیابان بوون ئاراستە و هەروەها وزەی خۆڵبارینەکانیش زیاتر دەکات لێرە بەتەنها ژیانی مرۆڤەکان لە مەترسیدا نیە بەڵکو ژیانی ئەو گامێشانەشی لێرە دەژین لە مەترسیدایە زۆنگاوەکان پشتێنەیەکی ئاوی گرنگن و خراونەتە لیستی ناوچە سروشتیە پارێزراوەکانی عێراق سنووری زۆنگاوەکان لە شاری سەماوە لەسەر ڕووباری فورات و شاری کوت لەسەر ڕووباری دیجلە درێژ دەبنەوە بە دووری 150 کیلۆمەتر لە باشووری شاری بەغدا تاوەکو کەناراوەکانی شەتڵ عەرەب لە بەسرا بە جۆرێک پێک دێن لە 3 گروپ زۆنگاوی حەمار کە دەکەوێتە باشووری ڕووباری فورات نزیک لە شاری ناسریە ڕووبەرەکەی لە نێوان 2899 کیلۆمەتر دووجا بۆ 4500 کیلۆمەتر دووجا دەبێت زۆنگاوی ناوەڕاست دەکەوێتە باکووری خاڵی بەیەک گەیشتنی ڕووبارەکانی دیجلە و فرات ڕووبەرەکەی 3000 کیلۆمەتر دووجا دەبێت زۆنگاوی جبایش دەکەوێتە ئێرەوە زۆنگاوی حوێزە دەکەوێتە ڕۆژهەڵاتی ڕووباری دیجلە و درێژ دەبێتەوە تا سنووری نێوان عێراق و ئێران ڕووبەرەکەی نزیکە لە 3000 کیلۆمەتر دووجا نەبوونی سیستەمی بەڕێوبەری لە سەرچاوە سروشتیەکانی عێراق ئاماژەکانی گۆڕانی کەشوهەوا خێراتر دەکەن بەشێک لە کێشەکانی عێراق پێویستیان بە چارەسەری نێودەوڵەتی و هەماهەنگیە لەگەڵ وڵاتانی دراوسێ بەهۆی ئەوەی سەدا هەفتای ئاوی عێراق سەرچاوەکەی لە دەرەوەی خاکی عێراقا ئەمە پاڵنەرێکی بەهێزە لە تەک ئاڵۆزیە سیاسیەکانی عێراق کێشە ژینگەییەکان و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاویش ناسەقامگیری زیاتر دروست بکەن بەپێی راپۆرتێکی زانستی کەمبوونەوەی سەرچاوەکانی ڕووباری دیجلە بەهۆی دروستکردنی ئەو بەنداوانەیە کە لەلایەن وڵاتی تورکیاوە دروست دەکرێن ڕووباری دیجلە دووەم درێژترین ڕووباری باشووری ڕۆژئاوای ئاسیایە کە سەرچاوەکەی لە باشووری ڕۆژهەڵاتی وڵاتی تورکیادایە درێژیەکەی 1718 کیلۆمەترە بەپێی توێژینەوەیەکی پەیمانگەی مێدیتێریان بۆ توێژینەوەی هەرێمایەتی بڕی ئەو ئاوەی لە ڕووباری دیجلەوە دەهاتە ناو خاکی عێراق لە 20.5 بلیۆن مەتر سێجا کەمی کردووە بۆ 9.7 بلیۆن مەتر سێجا لە زانکۆی کەرخم لە بەغداد ئەم زانکۆیە لە شوێنێک بنیانراوە کەوا پێشووتر دارستان بووە دەڕۆمە لای دکتۆر ئیبراهیم سودانی بۆ ئەوەی گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی ئایا ئەو خۆڵبارینەی ئێستا لە عێراقدا دەگوزارێت سەرچاوەکەی لەکوێ و چۆنیش عێراق و هەرێمی کوردستان پێی کاریگەرە دکتۆر ئیبراهیم ئەو خۆڵبارینەی ئێستا لە عێراق بوونی هەیە سروشتیە یاخود دەستکردە بێگومان خۆڵبارین یان لەمبارین ڕەشەبای سروشتین و کۆنن و شتی نوێنین بەهۆی جوڵەیەکی بەهێزی باە کە لە ئەنجامی جیاوازی لە پاڵەپەستۆ و پلەکانی گەرمی لەسەر ڕووی زەوی پەیدا دەبێت بە تایبەتیش لە پاش گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی جوڵەی با بەهێزتر بووە و هەروەها لەگەڵ خۆی لم یان تۆزی سەر ڕووی زەوی لەو ناوچانەی کە شیاوی ئەوەن هەڵدەگرن کاتێک با بەو ناوچانەدا تێپەڕ دەبێت چەند جۆری خۆڵبارینمان هەیە ئایا هەر هەمووشیان لە عێراق بوونیان هەیە لەسەر ئاستی جیهان خۆڵبارین و لمبارین هەن لە هەموو جیهاندا نەک تەنیا لە عێراق
هەموو جیهان ئێستا بەدەستی قەتیزبوونی گەرما و گۆڕانی کەشوهەواوە دەناڵێنێ. یەکێک لە شێوەکانی ڕەشەباکان و با و تۆزە کە بەهۆی وشکی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما شان بەشانی کەمی باران دروست دەبن. ڕەشەباکانی بە تۆز بە چەند شێوەیەک پۆلێن دەکرێن. یەکێکیان بە پێی قەبارەی دەنگکۆڵەکانە یان ئەو مادەیەی کە دەیگوازنەوە، یان لمە کە گەورەترە و زیانەکانیشی لەسەر ژێرخان زیاترە، یانیش تۆزن و دەنگکۆڵەکانیان وردن و شێوەیان ناڕێکە لە کاتێکدا شێوەی دەنگکۆڵەی لم خڕە و ڕێکە. لەمانیش بچووکتر کە ئێمە ناوی دەنێن ئێریسۆڵز، ئەمەیان مەترسیدارترینە لە ڕووی تەندروستیەوە. پۆلێنێکی دیکە هەیە بە پێی سەرچاوەکانیانە، بۆ نمونە ڕەشەبای هوبوب هەن، سموم و هی دیکەش هەن. بە دڵنیاییشەوە هەر ناوچەیەک بە پێی کللتور و مێژوی خۆی ناو لە بیابانەکان دەنێت. بێگومان ئەو ڕەشەبایانەی لە ساڵانی ڕابردوودا بەسەر عێراقدا هەڵیان کردووە تا ئەم ساڵیش بەشێکیان سەرچاوەکەی لە عێراق و بەشێکیان لە دەرەوەی عێراقەوە دێن. بەڵێ ئەو ڕەشەبایانی تا ئێستا بەسەر خاکی عێراق هەڵیان کردووە، بەشێکیان سەرچاوەکەی لە ناو خاکی عێراقە و بەشەکەی دیکە سەرچاوەکەی لە دەرەوەی خاکی عێراقە. ئەو ڕەشەبایانی کە لە دەرەوەی عێراقەوە دێن بەشی زۆریان بە ئاراستەی باکووری ڕۆژئاوا لە سووریاوە دێن، بە تایبەت لە ناوچەکانی دێرە زور و باشوورەوە دێن. ئەم ناوچانە دووچاری بە بیابان بوون بوونەتەوە، هەروەها دۆڵی حۆرانیش. خێرایی ئەم بایانە مامناوەندە تا دەگاتە ئاستی خێرایی بەتین. ئەم بایانە کە هەڵدەکەن بەشێکی زۆری هەرێمی کوردستان و بەشی زۆری خاکی ناوەڕاستی عێراق دادەپۆشن، لەوانە شارەکانی سەلاحەددین و بەغدا و بەشێکی دیالە. جۆرێکی دیکە لەو بایانە لە سعودیە و بیابانەکانی سعودیەوە دێت، ئەوانە زۆرترین و باوترینن. ئەمانە تۆزی ڕوومادی و باشووری ڕوومادی و ئەنبار لەگەڵ خۆیان هەڵدەگرن و شارەکانی نەجەف و کەربەلا بەهۆیانەوە زەرەرمەندترینن. ئەگەر بینە سەربایە خۆجەیەکان کەوا لە عێراقدا هەڵدەکەن لەم شوێنانن: باشووری مووسڵ، باکووری سەلاحەددین، بیابانەکانی ئەنبار، نەجەف، موثەنا، ناسریە تا شارەکانی زیقار و بەسرە. ئەم ناوچانە بە سروشتی بیابانین، ڕووەکیان تێدا کەمە، ڕێژەی بارانبارین تێیدا زۆر کەمی کردووە. بە جۆرێک جاران ئەگەر 100 ملیم بۆ 120 ملیم باری بێت لە ساڵێکدا، ئێستا تەنها 30 ملیم و کەمتر دەبارێت لە ساڵێکدا. لەگەڵەوەی دارستانەکانی خورما بە دووەمین سەرچاوی کەمکردنەوەی کاریگەریەکانی خۆڵبارین دادەنرێن لە عێراق، بەڵام بەهۆی پشتگوێ خستنی زانست پلانێک نییە بۆ پاراستنی دارستانەکان، بەڵکو مەرگی دارستانەکانی خورما لە ناوچەی دۆرا بە ئاشکرا دەبینرێت. لێرەوە و لە ڕێی کەناڵەکەی ئێوە بانگەوازێک ئاراستەی بڕیار بەدەستانی عێراق دەکەم کە ڕێگە بە زانکۆکانی عێراق بدەن جێگرەوەی سروشتی بخەنە ڕوو لە ڕێی توێژینەوەوە، وەک تێزی ماستەر و دکتۆرا و لێکۆڵینەوەی پسپۆڕان لە ڕێی تەرخانکردنی پارەی کەم بۆ توێژینەوەی زانستی. چونکە بودجەی عێراق لە ڕووی تەرخانکردن بۆ لایەنی زانستی یەکێکە لە هەژارترین بودجەکانی جیهان. بودجە بۆ هەموو شتێکەیە بۆ لایەنی زانستی نەبێت. زانکۆکان لەم بابەتە بێبەشن. ئەگەر بێت و هەندێک پارەیان بۆ تەرخان بکرێت، بە تایبەتی کە ئێستا زانکۆی کرخ بۆ زانستەکان و کۆلیجی زانستەکانی وزە و ژینگە خەڵکی پسپۆڕیان هەیە و لە زانکۆکەدا مەڵبندێکی نانۆ تەکنۆلۆژیمان هەیە، دەتوانن تیاندا مادەی نانۆ بەکاربهێنن بۆ چەسپاندنی ئەو خاکانە و مامۆستامان هەیە کە کاریان لەسەر ئەم بابەتە کردووە. خۆڵبارین یاخود گەردەلوو لە لماوی خۆڵاویەکان لە ڕووی هێز و قەبارە و چڕی و بەرزیان جیاوازن. بە جۆرێک بەرزیان لە نێوان 1 متر بۆ 5500 متردایە. دەتوانێت سەدان بۆ هەزاران کیلۆمەتر ببڕێت. تەنانەت دەتوانێت سنووری کیشوەرەکانیش ببڕێت. دەنکۆڵەی لم و تۆز توانایان هەیە بۆ ماوەی 1 بۆ 5 ڕۆژ لە هەوادا بمێننەوە. بۆیە کاریگەری دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ.
بە تایبەت ئەوانەی نەخۆشیەکانی هەستیاری و نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە. چەندیش ڕێژەی ئەو دەنگکۆڵانە زیاتر بێت، کاریگەری زیاتری دەبێت لەسەر بەرگری جەستی مرۆڤ. دوای گەڕانەوە لە سنوورە بیابانیەکانی ناوەڕاست و باشووری عێراق، ئێستا لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانم دەمەوێت بزانم ئەو خۆڵبارینەی لە دووری سەدان و هەزاران کیلۆمەتر لە هەرێمی کوردستانەوە ڕوودەدات چۆن کاریگەری کردوتە سەر تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەو نەخۆشانەی کە هەن دوو جۆر نەخۆشن، ئێمە دەتوانین بیکەین بە دوو گروپێکیان کە ئەوانن کە تەبیعین، کەسانی بە ساڵات و پیرەکان لەگەڵ منداڵ توانای هەناسەدانیان لاوازە. بۆیە لە کاتی خۆڵبارین خۆڵێکی یعنی هەناسەیەکی ژەهراوی هەڵدەمژن دەبێتە حاڵەتی نەخۆشی. گروپی دووەم ئەوانن کە خۆیان ئەسڵەن نەخۆشن، بە تایبەتی نەخۆشی کۆندامی هەناسە. خۆڵبارین کە دەست پێکە سەرچاوەکەی سەرەتا لە قوڕگ و لووت، دواتر دەچێتە ژێرەوەی بەشی هەناسە کۆندامی هەناسە و سیەکان. طبعاً ئەمە دەگەڕێتەوە سەر قەبارەی دەنکە خۆڵەکان. ئەوەی کە ناسراوە عێراق بەوە ناسراوە کە ئەو خۆڵەی هەیە قەبارەکەی زۆر زۆر بچووکە، بۆیە لە کاتێکی زۆر کورت و خێرا کەسی هەنا ئەوەی کە خەڵک کە هەناسە دەدا خێرا ئەو دەنگکۆڵەیە دەچێتە ژێرەوەی هەناسە و خێراتر تووشی حاڵەتی تەنگە نەفەسی و نەخۆشەکان دەبن. لە هەرێمی کوردستان سنووری بیابان بوونی نییە، ئەوەی ڕوو دەدات بە بیابان بوونە. ئێرە سنووری نێوان پارێزگای هەولێر و کەرکووکە. ئەم شوێنە بەچڕی دەکەوێتە ژێر کاریگەری ئەو شەپۆڵە خۆڵبارینانەی کەوا لە ناوەخۆی عێراق و لە دەرەوەی سنووری عێراقەوە هەڵدەکەن. ئەوەی ئێستا ڕوو ئەدات لە کوردستانێ بە بیابان بوونە، یعنی ئەو پرۆسەیە چۆن ڕوو ئەدات بە جۆرێک وای کردیە کە ڕێگە خۆشکردبی کاریگەر بیت بە دیاردەی خۆڵبارین. وایە بۆ خۆی ڕاستە کوردستان جارێک یعنی ڕێژەی بیابانەکانی زۆر زۆر کەمە لە چاو ناوچەلی دیکە، بەڵام ئەوەی کە هەیە بە بیابان بوونە، یعنی دیاردەی بە بیابان بوون کە ئەو مەترسیە ئێستا کوردستان زۆر زۆر خەریکیانی تووشی دەبێت و لەژێر هەڕەشەدایە بەڕاستی نەپاراستنی یعنی دارستانەکانە. ینی نەپاراستنی دارستانەکانی کوردستانی هۆکارە لەوەی یەکەم هۆکارە، یەکەمین هۆکارە لەوەی سنووری بیابانیمان زیاد بکات ئەمە لە هەرێمی کوردستان. هۆکاری دیکەی خراپ بەکارهێنانی سەرچاوەلی ئاوی خۆمانە، یعنی ئەگەر سەرچاوەلی ئاومان چه ئاوی ژێرزەوی چه ئاوی ڕووزەوی بە جوانی نەیپارێزین و ئەو ئاوە بڕوات لە ناو سایکڵ و بازنەی خۆیان دوورەوە بێت لە ئاوی پاک و ئەوە دەبێتە هۆکارێک بوو دیسان بە بیابان بوون. دیارترین ئەو شوێنانەی لە هەرێمی کوردستان کە زیاتر ئەکەونە ژێر مەترسی خۆڵبارینی کام شوێنانە؟ بە ئام هەموو کوردستان لە ژێر مەترسی هەموو کوردستان خۆڵبارینە، هەموو کوردستان، بەڵام هەندێک شوێنی هەیە زۆرترە، هەندێک شوێنی هەیە جارێ کەمترە. شارەزایانی ژینگە لە عێراق پێیان وایە دروستکردنی پشتێنەی سەوز بە چارەسەری بنەڕەتی داناندرێت لە عێراق بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی خۆڵبارین، بەڵکو دەبێت لە پێشدا خاکە بیابانیەکان جێگیر بکەین، اینجا بەپێی هەبوونی سەرچاوەی ئاو ڕێژەی سەوزایی زیاد بکرێت. ئەمە لە کاتێکدایە هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە پشتێنەی سەوزایی بخرێتە بواری دروستکردنەوە.